ناسکە بۆچی بەرگەی مردنی براکەی نەگرت. کاتێک هەواڵی مردنی کەسێکی ئازیزت پێدەکات چی بەسەر جەستەت دادێت. ئەگەری ڕوودانی حاڵەتێکی هاوشێوە 1 لە ملیۆنە. هەواڵی مردنی یەک لە دوای یەکی خوشک و برایەک لە سلێمانی سۆشیال میدیا پڕ دەکات و کاردانەوەی زۆری دەبێت. دلێر جەلالی 47 ساڵ لە یاریگای یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبووندا بە شێوەیەکی قوتوپڕ جەڵدەلی دەدات و دەمرێت. ناسکەی خوشکیشی کە 50 ساڵ تەمەنێتی بەرگەی ئەم هەواڵە جەرگ بڕن ناگرێت. پاشنی و کاتژمێر لە مەرگی براکەی ئەویش جەڵدەلی دەدات و دەمرێت. بە گوێرەی زانستی پزیشکی ئەم حاڵەتە دەگمەن ڕوودەدات. لە نێو 1 ملیۆن کەسدا ئەگەری مردنی 1 کەس هەیە، واتە لە نێو 1 ملیۆن کەسدا کە هەواڵی مردنی ئازیزێکیان پێدەگات ئەگەر هەیە تەنها 1 کەسیان بەو هۆیەوە بمرێت. توێژینەوە پزیشکەکان دەریان خستووە لە حاڵەتی ئاساییدا ئەوانەی کەسێکی ئازیزیان لە دەستداوە ئەگەری توشبوونیان بە جەڵدەی دڵ 2 هێندە زیاترە، بەڵام هەندێک حاڵەتی دیکە هەن دەگمەنن. ئەوانەی هەواڵە ناخۆشەکەیان پێدەگات فشاری زیاتریان لەسەر دروست دەبێت و کاریگەری گەورەیان دەکەوێتە سەر. هەندێک جار دەگاتە ئاستی مردن. بە گوێرەی توێژینەوەیەک کە نیسانی 2016 بڵاو کراوەتەوە دەرکەوتووە. هەندێک جار فشاری سۆزداری دەبێتە هۆی ناڕێکی لێدانی دڵ. بۆ ئەوەی دۆخەکە ڕوونتر بێت، هەواڵی مردن بەراورد دەکەین بە ڕوودانی بوومەلەرزە. توێژەرانی دەرونی دەڵێن ئەو شۆکەی لە ئەنجامی هەواڵێکی ناخۆشەوە دروست دەبێت تاوەکو ڕادەیەک نزیکە لەو شۆکەی لە ئەنجامی ڕوودانی بوومەلەرزەیەکەوە دروست دەبێت. ئەگەر تەماشای ئەو شوێنانە بکەیت کە بوومەلەرزەی کاولکەر تیاندا ڕووی داوە، دەبینیت ڕێژەی مردن تیاندا پێچێندا بەرز بۆتەوە. کەواتە ئەو شۆکە دەرونی لە ئەنجامی بوومەلەرزەکەەوە دروست بووە، کاریگەری لەسەر مرۆڤ داناوە و تاوەکو ئاستی مردن لەگەڵیان ڕۆشتووە. بۆ هەواڵی مردنیش دۆخەکە بە هەمان شێوەیە. ئەو فشارانی دەکەونە سەر مرۆڤ لە کاتی بوومەلەرزە یاخود هەواڵی مردنی کەسانی ئازیزیاندا وا دەکات جەستەی مرۆڤ هۆرمۆنی ئەدەرناڵین دەربدات، چونکە جەستە دەیەوێت خۆی لەو تێکچوونە بپارێزێت و خۆی ڕێک بخاتەوە. ئەو مادە کیمیاییە لێدانی دڵ و پەستانی خوێن زیاد دەکات، بیربیلەی چاو فراوان دەکات. لە کۆتاییشدا لە نێو 1 ملیۆن کەسدا یەکێکیان دەمرێت. ناسکەی برای دلێر یەکێک بووە لەو کەسانە.